2 ساڵ و دیوە بێ زەواجم کردووە. سپاس بۆ خۆی گەورە کچێکی جوانی پێبەخشیوم وا بۆ 6 مانگە چێتەمەنی. برادەری خۆم هەیە بڵین لە دەوام لەگەڵما لەخوا بە زیاد بێ خوا نێبڕۆیش 5-6 مناڵی هەیە. ئیتر باسی بناڵ و شتی وامانە کرد وتم خوای گەورە ئەگەر بیکاتە قسمەت یەک کوڕێتر بدە بەسە ئینشاڵڵا 2 مناڵ کچ و کوڕێ بەسە. چکە بەڕاستی لەم ڕۆژەیە و لە ڕۆ ینی لە سەردەمێکین فیتنە زۆر بڵاوە و مناڵیش زۆر بێ بەڕاستی ینی لەوانەیە زۆر زەحمەت بێ ینی تۆ بتوانیت بە جۆرێک تەمەیکەی کە وەگەی کە خۆمان ئەمانە لە ئیسلامە. ئیجا ئەو برادەرم ئەو برادەرم پێشنیارێکی کرد. من خۆم پێشنیارەکەم پێ غەڵەت بوو بەڵام ئەو تێتوانی پرسیار لە مامۆستایەکی ئاینی بکەیت بۆی ئایا بزانی شتەکە غەڵەتە یا ڕاستە. ئەیوە ئێساکانە علم پێش کەوتووە ئەتوانی جەدوەل دابنیت چی بۆ دکتۆر جەدوەل دابنیت بۆ نمونە لە ناو مانگەکانە مانگێک هەیە ئەتوانی بۆ نمونە لەگەڵ خێزانی خۆدا جیما بکەیت و هەروەها چەند خواردن و چەند شتێک هەیە بۆ نمونە کوڕت ببێ. ئیتر منیش خۆم پرسیارەکە جوابیم دایە وتم باشە من شتێک خوا بۆم دابنێ باشترە وەک لەوەی کە خۆم بچم بە پێی دکتۆر و بە پێی عیلم بمەوێ کوڕم ببێ. یعنی من ڕاستی شتەکەم پێ غەڵەتە شتێک خوا داینێ بۆت باشترە وەک لەوەی کە خۆت دەستنیشانیکەی. لەوانەیە تو خۆت بتەوێ کوڕێکت ببێ لەوانەیە کوڕە نەبێتە مای خێر بۆت خوا پەناماندا. زۆر باشە براکەم. خۆی گەورە مناڵی ساڵح هەرچی باشە ئەوەت بۆ بکە لە ڕووی شەرعەوە براشە لە ڕووی شەرعەوە ئەگەر ئەم جەدوەلەی کەوادا ئەندرێت بە میوە و بە خۆراک و بە کاتی سەرجەییکردن و ئەمانە دیاری بکرێت لا مانع من ذلك هیچ مەناعەتێکی تیانی و جائیزە. باشە قوربانگیان ئەمما ئەگەر بە حوقنە بکرێت باشە ئەوەی پێ ئەڵێن بە سپێرمی پیا و ژن و ئەوانە تێکەڵکردن ینی سپێرمی پیاوی تربێن و ئەوانەوە هەر هەمووی حرامەکە ئێستا ئەکرێت و زۆربەی خەڵکی جوابزانم لە تارانە ئیکا ئەوە یعنی وەلەدی زینایە والعیاذ بالله. ئێستا خەڵکێک گەڕوات بلووری ئەکات پیاوەکە سپێرمی پیاوەکە هیچ بەرهەمێکی نییە باشە یعنی ناتوانێت پیتانن بکات ئەچن سپێرمی پیاوێکی ترە هێنن ئەیکەن ڕەحمی ئەو ئافرەتەوە لەیەوە مناڵێ بێەوە وەلەدی زینایە والعیاذ بالله. یان ئەچن بۆ یڵی ئافرەت ئەهێنن لە ڕەحمی ئافرەتی تر دای ئەنێن ئەنجاکە سپێرمی پیاوەکە هێنن بۆی پیتانن دروست بێ و ئەویش بە هەمان شێوە حرامە و دروست نییە. ئەمما ئەگەر جەدوەلەکە جەدوەلی خۆراک بێت کاتەکانی سەرجەییکردن بێت والله تعالى عەلەم هیچ کێشەیەکی تیانی.